مەسەلەی دەستگیرکردنی خۆپیشاندەران عیبەیەکی گەورەیە و هەڵەیەکی کوشندەش لە هەفتەی شوباتەوە و پێش هەفتەی شوبات هەتا ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تۆند و تیژ مامەڵەیان لەگەڵ خۆپیشاندان کردووە. کامە نەتیجەکەیەتی لەکوێ هەر نیگەرانیەکانی هاوڵاتی زیاتر دەکات، هاوڵاتیان نیگەرانیەکانیان زیاترە. ئەوە پرساندنی سەرۆکی حکوومەتیان هێناوەتە بەرباس و لێکۆڵینەوە کە ئەمە لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستان ینی ڕووی نەداوە لە ڕابردوودا و کارێکی گەورەیە. خۆشیمان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کرد و لێرە شۆ جارێکی کە دەستخۆشیان لە یەکەین پێمان وایە ئەوە ڕێگا دۆستخۆشی سەر بنەمای چی باسی یەکەم ئەوە ڕێگا ڕاستەکەیە و ئەو ڕێگایە کە پێویستە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان کاری لەسەر بکەن و ئەوە لەسەر ئەو بنەمایە کە وەزیفەی ئەساسی پەرلەمان بریتە لە لێپرسینەوە لە حکوومەت و دقیق ئەو پرساندنە پەیوەستە بە پرسی لێبڕینی سەدا 21 موچەی فەرمانبەرانی هاوڵاتیانی کوردستان. کۆمەڵ یەک هەڵوێستیشی نییە پاشەکشەی کردبێ، یەک هەڵوێستی سیاسیمان نییە. ئێمە لە قۆناغێکدا کۆچیمان لێ کردبێ و لە ئێستادا پاشەکشێمان لێ کردبێ و بەوەش سەلماندوومانە ئێمە هەڵوێستەکانمان تاکتیک نەبوون، مەبادئ بوون، پرەنسیپی کار بوون. لە ڕووی سیاسیە و هێزێکی تێکەڵ بە خەڵکین و لەگەڵ ئێش و ژان و مەعاناتەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانین و ئێمە زۆر جار قوربانیمان بە کۆمەڵی ئیسلامی داوە و کۆمەڵمان خستۆتە مەترسیەوە و کۆمەڵ مەترسی لەسەر دروست بوو و کۆمەڵ بە گیانی کادرانی سەرکردەکانی قوربانی داوە لە پێناوی بەرگریکردن لە خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەەوە کۆمەڵی ئیسلامی سەربەرزە بۆی کە قۆناغ بە قۆناغ پەرلەمانتارەکانی وەزیرەکانی ئەو کاتانی لە حکوومەت بووین و لێرە لە هەرێمی کوردستان لە بەغدا بەردەوام لە سەنگەری خەڵک بوون و شانازیبان بۆ کردووە کە نوێنەرەکانی ئێمە هەمیشە توانیویانە بەسەری بەرزەوە بچنە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. نە تەطمیع واتە تەماخستنە بەر نەترساندن سەرمان بەرزە بۆی کە نوێنەرەکانی کۆمەڵ هیچ کاتێک نەدۆڕاون، نە لە ژێر زەختی فشار، نە بە هێزی پارە و مادە نەکردراون و نەفرۆشراون بە تەنها بە هەڵوێستی سیاسی نەوەستاوین. ئێمە ئەو کاتانی کە خەڵک پێویستی بە هاوکاری بێ بە کۆمەڵی ئیسلامی دەستێکی خەیری گەورە بووە بە خۆی بە دەستبردننی لەسەر ئەو متمانەی کە هەیەی پرۆژەی گەورەی خێرخوازی هەیە لە ڕووی پەروەردەی و کۆمەڵی ئیسلامی بە پەروەردەیەکی پاک و بێگەرتوانیوێتی کار بکە لەسەر نەوەی نوێ لەسەر گەنجانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی زۆر شەپۆل کار بکە و کۆمەڵ میدیاکەی میدیای خەڵکە ئەم میدیایی کە هەیەی میدیای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە میدیای خەڵکە مینبەری ڕاستەقینی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و کۆمەڵ هێزێکە ئێمە زۆر جاریکە گوتومانە تەبەن ئەمە کەناڵێکمان هەیە بۆ نمونە ئەمە پەیامەکە من و تۆ ئێستا قسەی تێداکەین پەیام هیچ کاتێک سانسۆری ئەوەی لەسەر نەبووە شاشەیەک بووە شاشەیەک بوو بۆی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازیەکان بگە 2000 ینی لە 2012 بەدواوە بەردەوام دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ماوە پرۆژەی چاکسازیان ڕاگەاند و دواترینیان ئەوەیە کە ئێستا کاری لەسەر دەکرێت بەڵام کوا دەرەنجامەکانی ئەوانەی کە مستەفیدن لە گەندەڵی ناتوان چاکسازی بکەن. سپاس دەکەم